ژیانێک لە خولگەی حەدیسەکەی جوبرەئیلدا. بینەرانی ئازیز، پشتیوان بە خودا لەم پرۆگرامەدا باس لە ژیانی مامۆستا موحەممەد فەتحوڵڵا گوڵند دەکەین لە گۆشەنیگای ئەو فەرموودەیەی کە بە حەدیسەکەی جوبرەئیل ناسراوە. جەنابی مامۆستا لە دوای مانگی ڕەمەزانی ساڵی 2016 نیازی ئەوەی هەبوو لە کۆڕی وانەکانیدا سەحیحی موسلیم بڵێتەوە. لە پێش ئەوەیشدا سەحیحی بوخاری وتبوویەوە. سیستەمێکی لەم شێوەیەشی بۆ خوێندکارەکانی پێشنیار کرد. وتی سەرەتا با کۆمەڵە حەدیسێک لە سەحیحی موسلمدا بخوێنینەوە هەتا گفتوگۆی لەسەر بکەین. دواتر گرنگترین کتێبەکانی تایبەت بە شرۆفەی حەدیسەکانتان بەسەردا دابەش دەکەم هەتا بتوانین بە شێوەیەکی بەراوردکارانە گفتوگۆیان لەسەر بکەین. مامۆستا سەرەتا کتێبێکی تایبەت بە شرۆفەی سەحیحی موسلیمی بۆ پێشنیار کردین کە ئەوش کتێبی ئەلمینهاجی ئیمامی نەوەویە. دواتر کتێبەکەی قازی عەیازی بۆ هاوڕێیەکی ترمان پێشنیار کرد کە ئەویش هەر شرۆفەی سەحیحی موسلیمی کردووە. هەروەها کتێبی ئەلموفهم هی ئیمامی قورطوبی بۆ هاوڕێیەکی ترمان پێشنیار کرد کە بە هەمان شێوە شرۆفەی سەحیحی موسلیمی کردووە. دواتر ئەوە باس دەکەم کە بۆچی ئەم کتێبانەی بە هەریەک لە هاوڕێکانمان داوە. بەم شێوەیە گرنگترین سەرچاوەکانی تایبەت بە زانستی حەدیسی بەسەردا دابەش کردین. دواتر پێی گوتین ئەو حەدیسانەی لە سەحیحی موسلیمی شەریفدا دەخوێنینەوە سەرەتا ئەوە دیاری دەکەن کە ئایا لەم کتێبانەدا باسییان لێوە کراوە یاخود نا. دواتر لە شرۆفەکاندا سەبارەت بە هەریەک لەم حەدیسانە باسی چی کراوە، چه حکومگەلێکی فقهی لەم حەدیسانەوە دەرهێنراون، چ بنەماگەلێکی ئەخلاقیان دەرهێنراوە، چ بنەماگەلێکی ڕێنوێنیکردنی مرۆڤەکان دەرهێنراوە، هەروەها چ بنەماگەلێک سەبارەت بە ژیانی ڕۆحی و قەلبی دەرهێنراون کە تیشک دەخەنە سەر ژیانی ئێمەش. وتی دوای ئەوەی حەدیسەکانی سەحیحی موسلیممان خوێندەوە ئینجا بە شێوەیەکی بەراوردکارانە دەست دەکەین بە باسی ئەو شرۆفانەی لە هەریەک لەو کتێبانەدا هاتووە. بەم شێوەیە کتێبەکانی بەسەر هەریەک لە هاوڕێکانماندا دابەش کرد. دوای ئەوەی یەکەم وانەمان دەستی پێکرد، وەک هەمووان دەزانن یەکەم حەدیسی سەحیحی موسلیم بە حەدیسەکەی جوبرەئیل دەست پێ دەکات. با بەبیری خۆمانی بهێنینەوە. ڕۆژێکیان سەروەرمان صلی الله عەلەیه وسلم لەگەڵ هاوڵانی لە مزگەوت دانیشتووە. لە پڕێکدا کەسێکی نەناسراو دێتە مزگەوتەوە کە جلێکی سپی بێگەردی لەبەردایە و قژێکی ڕەشی قەترانی هەیە، کەسێکی نامۆ کە لە شوێنێکی دوورەوە هاتووە بەڵام هاوکات شوێنەواری ڕۆشنی ڕێگەی دووریشی بەسەرەوە نییە. ئەم کەسە نامۆیە دێتە ناو مزگەوتەکەی پێغەمبەرەوە و بە ناو ڕیزەکاندا تێدەپەڕێت هەتا دەکاتە بەردەم پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم و لە بەردەمیدا چۆکدا دەدات. تەنانەت لە هەندێک گێڕانەوەدا هاتووە کە دەستەکانی دەخاتە سەر ئەژنۆی سەروەرمان، لە هەندێک ڕیوایەتیشدا هاتووە کە ئەسنەدە ڕوکبەتەیهی ئیلا ڕوکبەتەیهی، واتە ئەژنۆکانی بە ئەژنۆکانیەوە نووساند. سەرەتا پرسیاری ئەوەی لێ دەکات کە مەل ئیمان، واتە ئیمان چییە؟ ئەخبرنی عن الئیمان، واتە دەتوانی باسی ئیمانم بۆ بکەیت؟ پێغەمبەری خوایش صلی الله عەلەیه وسلم ئاماژە بە هەریەک لە ئیمان بە ئەڵڵا، فریشتەکان، کتێبەکان، پێغەمبەران، ڕۆژی ئاخرەت و قەدر بە خێر و بە شەڕیەوە دەکات. بەم شێوەیە پایەکانی ئیمانی بۆ دەبژێرێت. ئەم کەسە نامۆیە کە کەسیان نەیان دەناسی لە دوای وەڵامەکەی دەڵێت سەدەقتە، واتە وەڵامێکی ڕاستت دایەوە. هاوڵان دەڵێن سەرمان سوڕما بوو، چونکە هەم پرسیاری لێ دەکرد هەم دواتر پرسیارکەرەکە پشڕاستی وەڵامەکانیشی دەکردەوە. لە دوای ئەمەوە پرسیاری ئەوەی لێ دەکات کە ئیسلام چییە؟ سەروەرمان صلی الله عەلەیه وسلم وەڵامی ئەم پرسیارەشی دەداتەوە، باز لە کەلیمەی شایەتمان دەکات کە ئیمان بە ئەڵڵا و پێغەمبەرەکەی ڕابگەیەنیت، دواتر نوێژ، ڕۆژ و زەکات و حەج ئەنجام بدەیت. ئەم زاتە دیسان دەڵێت سەدەقتە، واتە ڕاست دەڵێت. لە دوای ئەمەیشەوە دەڵێت مەل ئیحسان، ئەی ئیحسان چییە؟ سەروەریشمان صلی الله عەلەیه وسلم وەک ئەوەی هەمووتان بە جوانی دەیزانن دەفەرمێت أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك، واتە
چەشنی ئەوەی ئەڵڵا ببینیت عیبادەتی بۆ ئەنجام بدەیت خۆگەر تۆیش نەیبینیت ئەوە ئەو هەر تۆ دەبینێت لە دوای ئەمەوە کە سەنامۆکە دەپرسێت مەتە الساعە قیامەت کەی هەڵدەستێت سەروەرمان صلی الله عليه وسلم لە وەڵامی ئەمەدا دەفەرمێت ما المسؤول عنها بأعلم من السائل واتە منی پرسیار لێکراو لە تۆی پرسیارکەر باشتری لێ نازانم دواتر دەپرسێت کەوایە هەندێک لە نیشانەکانیم پێ بڵێ سەروەریشمان هەندێک لە نیشانەکانی قیامەتی بۆ باز دەکات دواتر ئەم زاتە هەڵدەستێت و لە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەچێتە دەرەوە سەروەرمان صلی الله عليه وسلم بە هاوڵانی دەفەرمێت ئادەی بڕۆن کابران بۆ بانگ بکەنەوە کە دەچنە دەرەوە کابرا بە تەواوی لە بەرچاوان غەیب بووە دێنەوە ژوورەوە و دەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسمان نەبینیەوە لە گێڕانەوەیەکدا هاتووە سەروەرمان ئەم قسەیە بە هەموو هاوڵان دەڵێت لە هەندێکیشدا دەڵێن بە تەنیا بە حەزرەتی عومەری فەرمووە سەروەرمان خۆی پرسیاری ئەوەیان لێ دەکات کە ئایا دەزانن ئەوەی هاتبوو کێبوو وەک دەزانن هاوڵان لەم جۆرە حاڵەتانەدا دەڵێن الله و پێغەمبەرەکەی باشتر دەزانن سەروەرمان لە وەڵامدا دەفەرمێت ئەوەی هات جوبرەئیل بوو هەتا فێری دینەکەتان بکات واتە سەروەرمان کۆکراوەی هەریەک لە ئیمان ئیسلام ئیحسانی وەک دین پێناسە کردووە دوای ئەوەی هەریەک لە هاوڕێ خوێندکارەکان بابەتی خۆیان پێشکەش کرد منیش لەگەڵ مامۆستای قەدرگران زەفەر یاڵچن دۆسیەیەکی بچکۆلەمان سەبارەت بە شرۆفەکانی مامۆستا بۆ حەدیسەکەی جوبرەئیل ئامادە کرد هەروەها تێبینیەکمان سەبارەت بە ڕیزبەندی و وتارەکانی مامۆستا خستە ناو هەمان دۆسیەوە وتمان گەر مامۆستا مۆڵەتمان بدات لە دوای باسە سەرەکیەکەی خۆمان ئەو دۆسیەیەش پێشکەشی گوێگران دەکەین مامۆستاش تەماشایەکی کاژمێرەکەی بەرامبەری کرد هێشتا کاتیش مابوو هەر بۆیە فەرمووی لێکردین ئیدی دەستم بە خوێندنەوەی ئەو دەقانە کرد کە لە دۆسیەکەدا ئامادەم کردبوو واتە چەند بەشێکی کورتم لە هەڵسەنگاندنەکانی مامۆستا بۆ حەدیسی جوبرەئیل پیشاندایەوە ئێستا وەرن با پێکەوە تەماشایەکی ئەو دەقانە بکەینەوە لە دوای ئەوەوە دوو پرسیارم لە مامۆستا کرد مامۆستاش بە دوو ڕستە وەڵامی پرسیارەکانی منی دایەوە مامۆستای ئازیز لە وتاری مرۆڤی کامڵ کە لە بەرگی دووهەمی تەپۆڵکە زمڕودیەکانی دڵدا هاتووە دەڵێت مرۆڤی کامڵ لە ڕوانگەی دین و دینداریەوە کەسێکی نمونەییە لە ڕستەی دواتری ئەمەشدا دەفەرمێت هەر بۆیە ئیمان ئیسلام و ئیحسان ڕێگە و خولگەی ئەوە لە ژیاندا ڕستەکانی بەردەوامە بەڵام من بەشیان دەکەم دوای ئەوەی پێناسەی مرۆڤی کامڵ ئایدیاڵ و نمونەییمان بۆ دەکات واتە مامۆستا لە ڕوانگەی حەدیسەکەی جوبرەئیلەوە پێناسەی نمونەیی بوون و کامڵبوونی مرۆڤمان بۆ دەکات دەفەرمێت ئیمان ئیسلام و ئیحسان ڕێگە و خولگەی ئەوە لە ژیاندا ڕەزامەندی ئەڵڵاه ئامانجێتی خۆشەویستی جەنابی حەق و خۆشەویستکردنی ئەرکێتی بەهەشت و بینینی جوانی بێکۆتاکەی جەنابی حەقیش میوەی چاوەڕوان نەکراوی ئەم هەزر و بزافە مبارەکەیەتی زۆر کورتبڕانە بەم شێوەیە گوزارشتی لە واتای ئەو حەدیسە کردووە دواتر لە وتارێکی تریدا لە ژێر ناوی بەرەو دنیاکەی سبەینێدا کە لە کتێبی کاتێک پەیکەری ڕۆحمان بنیاد دەنێن هاتووە دەڵێت بۆیە ئێمە لەم ڕوەوە باوەڕمان بە زەڕوڕەتی نوێبوونەوەی سەرتاسەری جیهانی ئیسلام هەیە لە ڕوانگەکانی تێگەیشتنی بۆ هەریەک لە ئیمان ئیسلام شعوری ئیحسان عەشق و شەوق نەقڵ لۆژیک شێوازی بیرکردنەوە شێوازی خۆدەربڕین و تەواوی ئەو دامەزراوانەیش کە بڕیارە ئەم کارانەی بۆ جێبەجێ بکەن نوێبوونەوەیەکی وەها سەرجەم چین و توێژەکانی بگرێتەوە ئەم وتارە لە گۆڤاری هیوایەکی نوێ لە مانگی تەموزی ساڵی 1993دا بڵاو کراوەتەوە واتە لەو شوێنەشدا کە ئاماژە بە زەڕوڕەتی خۆنوێکردنەوە و بە خۆداچوونەوەی سەرتاسەری لە جیهانی ئیسلامدا دەکات دیسان ئاماژە بە چەمکەکانی ئیمان ئیسلام و شعوری ئیحسانی ناو حەدیسەکەی جوبرەئیل دەکاتەوە ئەوانەی لەسەرەوە باسمان کرد بەرهەمی پێنووسەکەی مامۆستان بەڵام ئەمەی لێرەدا دەیهێنمەوە بەرهەمی وتارەکانی مامۆستایە
دوای ئەوەی ئاماژە بەوە دەکات کە دەشێت ژیانمان لە خولگەی ڕەزامەندی جەنابی حەقدا دابڕێژین. دیسان ڕێتێچوونی ئەم بابەتەی بە حەدیسەکەی جوبرەئیلەوە بەستووەتەوە. ئەمەشیان تایبەتمەندیەکی جیاوازە. لە وتارێکی تریدا لەژێر ناوی تێڕوانینێکی گشتگیرانە بۆ ئیسلام کە لە کتێبی بەرەو دنیاکەمان نیشدا هاتووە، ئیسلام کۆی ئەو یاسا ئیلاهیانەیە کە نێرراوە لە پێناوی ئەوەی مرۆڤەکان لە زیندانی ئاژەڵی بوون ڕەهەندە بەرتەسکەکەی جستەیان دەریان بهێنێت، ئامادەیان بکات بۆ گەشتکردن لە فەزای پان و بەرینی دڵ و ڕۆحیاندا. ڕێک گەشتینە سەر ئەو ڕستانەی کە لە دوای ئەمانەوە هاتووە. لەو کاتەدا کە ئەمانەم لە بەردەم مامۆستادا خوێندەوە، هێندە هەیەجان گرتمی زمانم بە مەڵاشومەوە نووسا، چونکە ئەم ڕستانە کاریگەریەکی زۆریان لەسەر دانابوو. ڕستەی دواتر بەم شێوەیەیە: ڕۆحی ئەم سیستەمە ناوازەیەش ئیمان جەستەشی ئیسلامە کە من ئەم دێڕانم خوێندەوە هەیەجانێکی وەها گرتبوومی و وشەکانم تێکەڵ بە یەکتر دەکرد. مامۆستا خێرا فریام کەوت و دەستی بەرزکردەوە و وتی: مامۆستا جەمال، هێواش بیخوێنەوە، بە شێوەیەک دەیخوێنیتەوە خەریکە باوەڕ بە منیش دەهێنیت. مامۆستا قسەیەکی خۆشی لەم شێوەیەشی کرد. مامۆستا زۆر جار لە شوێنی خۆیدا قسەی خۆشی وەهای دەکرد، خوێندکارەکانی خۆی لە هەیەجانی زۆر ڕزگار دەکرد و هێوری دەکردنەوە. ڕستەکە بەم شێوەیەیە: دۆستە ئازیزەکانم، ڕۆحی ئەم سیستەمە ناوازەیەش ئیمان جەستەشی ئیسلامە، شعورەکەشی ئیحسانە، ناو نیشانە مەزنەکەیشی دینە، واتە ئەو سیستەمە ئیلاهیەی کە ئەڵڵا ناردوویەتی ڕۆحەکەی ئیمانە، واتە ئەو چەمکی ئیمانەی لە حەدیسەکەی جوبرەئیلدا هاتووە. مامۆستا بە یەک وشە گوزارشتی لێ کردووە و دەڵێت ڕۆحی ئەو سیستەمە ناوازەیە ئیمانە. هەر بەڕاستی لەو کتێبانەدا کە هاوڕێکانی ترمان باسییان لێوە کرد زانیاری زۆر جوانیان هێنابوو، بەڵام هیچ کامیان ڕاوەیەکی لەو شێوەیەیان نەهێنابوو. مامۆستامان ئیمانی ناو حەدیسەکەی جوبرەئیلی بە ڕۆحی کۆی بابەتەکانی دین ڕاوە کردووە. هەر بەڕاستیش کاتێک تەماشای قورئان و سنت دەکەین، بۆ نمونە لە قورئاندا هاتووە: یا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم. واتە کاتێک ئەڵڵا و پێغەمبەرەکەی ئێوە بانگهێشتی ئەو شتانە دەکەن کە زیندوتان دەکەنەوە و فوژیان بەبەرتاندا دەکەن، وەڵامیان بدەنەوە. لەم ئایەتەدا ئیمان وەک ڕۆحی ژیانێکی نوێ پێناسە کراوە. هەروەها قورئان سەبارەت بەخۆی دەفەرمێ: وەکەذالک ئەوحەینا ئیلەیکە ڕوحەم من ئەمرینا. واتە بەم شێوەیە ڕۆحێکمان لەلایەن خۆمانەوە وەک وەحی ڕەوانەی لای تۆ کرد. لێرەشدا قورئان وەک ڕۆحێک باسی لێوە کراوە کە مرۆڤەکان بەرەو ژیانێکی نوێ دەبات، واتە بێداربوونەوەی مرۆڤ لە ڕێگەی ئیمانەوە بەوشەی ڕۆح پێناسەی کراوە. هەر لەم ڕوانگەیەوە دەشێت زۆر نمونەی تریش بهێنینەوە، واتە ئەگەرچی زۆر بە کورتی و لە ڕێگەی وشەیەکەوە گوزارشتی لێ کردووە، بەڵام لە باگراوندی ئەو وشەیەدا سەرچاوەی زۆر دەبینینەوە کەوایە ئەم سیستەمە ناوازەیە ڕۆحەکەی ئیمانە. وەک دەزانن ڕۆح چەمکێکی معنەوی یان نامادیە، بەڵام ئایا ئەم ڕۆح و باوەڕە بە چ شێوەیەک لە ژیاندا ڕەنگ دەداتەوە و وێنەی ڕوخسارەکەی چۆنیە؟ لە وەڵامی ئەمەدا دەڵێت جەستەکەیشی ئیسلامە، واتە ئەو چەمکی ئیسلامەی لە حەدیسەکەی جوبرەئیلدا هاتووە کە بریتیە لە ئەنجامدانی ئەو عیبادەت و ئەرکانەی دەکەونە سەرشانمان، یەکسانە بەو جەستەیەی کە دەیکاتە بەری ئەو ڕۆحەی پێشتر باسی کرد، کەوایە ئەو سیستەمە ناوازەیەی ڕۆحەکەی ئیمانە جەستەکەیشی ئیسلامە. دواتر ئەو ئیحسانەیش کە بریتیە لە ئەنجامدانی ئەرکە تایبەتیەکانی تایبەت بەم دوو چەمکە، ئەو شعورەیە کە ئەڵڵا ببینین یاخۆد لە لای ئەوەوە ببینرێین، ئەمەیشی وەکو شعور بەرامبەر ئەم دوو چەمکە ڕاوە کردووە. ڕستەکە دووبارە دەکەمەوە: ڕۆحی ئەم سیستەمە ناوازەیە ئیمانە، جەستەکەیشی ئیسلامە، شعورەکەیشی ئیحسانە، ناونیشانی مەزنی هەموو ئەمانەیش دینە. وەک دەزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: جبریل هاتبوو هەتا فێری دینەکەتان بکات. جەنابی
مامۆستا بەم شێوە کورتبڕانە ڕاوەی حەدیسەکەی جوبرەئیل دەکات. ئەمانە چەندێڕێکی کورد بوون لە بەرهەمەکانی مامۆستاوە. چەشنی مشتێک لە دەریای خەرواری بەرهەمەکانی مامۆستا بوون. لە دوای ئەمانەوە چوونە سەرباسی زنجیرە وتارەکانی مامۆستا کە لە ساڵی 1975دا لە مزگەوتی مانیسا پێشکەشی کردبوون. خوا ئەو لوتفەی لەگەڵدا کردم کە لەو کاتەی لە تورکیادا بووم گوێبیستی ئەو زنجیرە وتارە بووم. مامۆستا لە ساڵی 1975 دەست بە زنجیرە وتارەکانی بەڵگەکانی یەکتاپەرستی دەکات. لە چواردەی شوباتی ئەو ساڵەوە هەتا 16 ئایاری خایان بە وەڵامی پرسیاری ئیمانی ناو حەدیسەکەی جوبرەئیل دەستی پێکرد. هەر بۆیە لە 14 هەفتەدا باسی ئیمان بە ئەڵڵای کرد، باسی زانست، سیفات و ناوجوانەکانی کردووە. دواتر بە بەڵگە و سلماندنەکانیەوە دوای باسکردنی ئەمە ئەن تؤمنە بالله وەڕەسوولیه پاشان دەست بە زنجیرەی پێغەمبەرایەتی دەکات. ئەمەیش 38 هەفتەی ڕێک دەخایەنێت. دوای باسی پێغەمبەرایەتی دەچێتە سەر باسی ئیمان بە کتێبەکان، ئەمەیشیان 40 هەفتە دەخایەنێت. واتە ئەو وتارانەی بوونەتە بنەمای کتێبی لە هەرێمی زێڕینی قورئاندا. دواتر 14 هەفتە باسی ئیمان بە ژیانی ئاخرەت دەکات. لە دوای ئەوە 11 هەفتە باسی ئیمان بە فریشتەکانی کردووە. لە دوای ئەوەیشەوە 4 هەفتە باسی قەدەری کردووە. واتە بۆ وەڵامی پرسیاری یەکەمی حەدیسەکەی جوبرەئیل کە دەڵێت ئیمان چییە 120 هەفتەی تەرخان کردووە. لە دوای تەوابوونی ئەم زنجیرە وتارانە نۆرەی وەڵامی پرسیاری مەل ئیسلام دێت ئەخبرنی عن الئیسلام، واتە سەبارەت بە ئیسلام زانیاریم پێ بدە. سەرەتا بە شێوەیەکی گشتگیرانە پێناسەی کەلیمەی شەهادەت دەکات و دەڵێت من لە ساڵانی پێشوودا باسی ئەمەم بۆ کردوون. دواتر ڕاستەوخۆ دەست بە باسی نوێژ دەکات لە 9 هەفتەدا. دوای ئەوەی لە باسی نوێژ دەبێتەوە دەبێت باسی زەکاتمان بۆ بکات. بەڵام مامۆستا لە دوای نوێژ ڕاستەوخۆ دەست بە باسی حەج دەکات. من خۆم لە کاسێتەکاندا گوێم لێ بووە کە دەڵێت مسڵمانانی ئازیز من بەڵێنی ئەوم پێدا بوون کە دوای نوێژ باسی زەکاتتان بۆ بکەم. لە حاڵێکدا لە قورئانی کەریمدا هەردەم لە دوای نوێژ باسی زەکات کراوە. بەڵام لە چەند مانگی داهاتوودا بەشێک لە ئێوە دەچنە حەج بەرمە بنای ڕەچاوکردنی حاڵی ئەوانیش گەر مۆڵەتم بدەن بابەتی حەج پێش دەخەم. ئەمەش بەڵگەیەکی ڕوونە لەسەر ئەوەی مامۆستا بە شێوەیەکی سیستەماتیکی بابەتەکانی پێشکەش کردووە. لە دوای حەج بە 8 هەفتە باسی زەکاتیش دەکات. پاشان وەک ناونیشانێکی ژێر زەکات دەست بە وتارەکانی پێکهاتەی کۆمەڵایەتی و ئابووری ئێمە دەکات کە لە کتێبی بەرفراوانی دنیاکەماندا کۆکراونەتەوە. ئەمەیش 36 هەفتەی خایاندووە. پاشان لە 4 هەفتەدا باسی ڕۆژووی کردووە. واتە 48 هەفتەی ڕێک باسی بنەماکانی ئیسلامی کردووە. کەوایە چی مایەوە؟ باسی ئیمان و ئیسلامی کرد. کەوایە ئیحسان مایەوە. پێش ئەوەی بچێتە ناو باسەکانی ئیحسانەوە دەچێتە سەر باسی بابەتە پاڵپشتی کەرەکان، واتە باسی جیهاد فەرمان بە چاکە و ڕێگریکردن لە خراپە و دواتر باسی ڕێنوێنی کردن و چۆنیەتی بانگەوازی کردووە. لە 2 ئایاری 1980دا دەست پێ دەکات لە 5 ئەیلولی 1980 کۆتاوتاری پێشکەش دەکات. لە باسی ئیحسانیشدا باسی ئەخلاقە باڵەکانی ناو ئیسلام دەکات. دوای ئەمانە مامۆستا لە ساڵی 1989 دەست بە وتارانەی دەکات کە دواتر دەبنە بنەمای کتێبەکانی نوری نەمر. هەموو مانگێک بە شێوەیەکی گشتی لە مزگەوتی سولەیمانیەی ئیستەمبول، لە ئیزمیریش لە مزگەوتەکانی هیسار و شادروان و وتارەکانی پێشکەش دەکات. بەڵام مامۆستا لە دوای 9 ساڵ دەست بە بابەتەکانی ئەحسان دەکاتەوە کە کۆتا وتارەکانی ئەو بابەتەی لە مزگەوتی بۆرنۆڤا پێشکەش کردبوو. واتە دوای ئەوەی ئەڵڵاه لە دوای 9 ساڵ جارێکی تر هەلی وتاردانی پێدایەوە دەست بەجێ دەست پێ دەکاتەوە. کەوایە سەرەتا پرۆگرامێکی گشتگیر لە مێشکیدا هەبووە. هەنگاو بە هەنگاو دەستی بەجێبەجێکردنی پرۆگرامەکەی کردووە. با لێرەدا ئاماژە بە هەندێک لە بابەتەکانی ئەو وتارانەشی بکەم. تەقوا، ئیمان بە ئەڵڵا، ناسینی ئەڵڵا، کەلتوری وجدان و دڵ، ترسی خوا، مەخافەت الله، بە گەورەزانینی خوددا، مەهابەت الله، ئەخلاقی مرۆڤی خزمەت و کەلتورەکەی، لە خۆپرسینەوە، مەردایەتی، سەبر، ترس و هیوا. تەواوی ئەمانەیش بابەتەکانی ئیحسان بوون لە دوای پێشکەش
پێشکەشکردنی ئەم بابەتانەیش من دوو پرسیارم ئاراستەی مامۆستا کرد. مامۆستاش دوو وەڵامی دامەوە. دەمەوێت بابەتەکەمان بەو وەڵامانەوە ببەستمەوە. وتم مامۆستای ئازیز کاتێک تەماشای ئەم تابلۆیە دەکەین خولگەی وتارەکانی ئێوە لە حەدیسەکەی جوبرەئیل پێک هاتووە کە ئەم قسەیەم کرد زەردەخەنەیەکی کرد و وتی مامۆستا جەمال دەیخۆ نەدەکرا بە شێوەیەکی تر بکەین. ئەمە وەڵامێکی زۆر ناوازە بوو. واتە ئەو جوبرەئیلەی بە فەرمانی ئەڵڵا دەهاتە خوارەوە وەک چۆن جارێکیان سەروەرمان صلی الله عليه وسلم پرسیاری لێ دەکات کە بۆچی زوو سەردانی ناکات. جوبرەئیل لە وەڵامیدا دەفەرمێت وما نتنزل إلا بأمر ربك واتە ئێمە بەتەنیا لە ڕێگەی فەرمانی پەروەردگارتەوە دادەبەزین وەک چۆن ئەڵڵا بە گەورەی خۆی حەزرەتی جوبرەئیلی بۆ سەروەرمان صلی الله عليه وسلم ڕەوانە دەکات. جوبرەئیلش پرسیار ئاراستەی سەروەرمان صلی الله عليه وسلم دەکات. دوای ئەوەی پرسیاری ئیمان ئیسلام و ئیحسانی لێ دەکات لە دوای ڕۆشتنی جوبرەئیل بە هاوڵانی دەفەرمێت ئەوە جوبرەئیل بوو بۆ فێرکاری دینەکەتان هاتبوو. دەی هەر یەک لەم چەمکانە کە لەم حەدیسەدا جەستەیان بەبەردا کراوە و حەزرەتی موسلیمیش وەک دەستپێکێکی ناوازە لە سەرەتای سەحیحەکەیدا دایناوە وەک ئەوەیە کۆی حەدیسەکانی دواتری ڕوونکردنەوەی ئەم حەدیسەی سەرەتا بن چونکە حەدیسێکی شەریفە کە کۆی پایەکانی دینی لە خۆیدا کۆ کردووەتەوە. مامۆستایش ئەمەی وەک پرۆگرامی سەرەکی ژیانی خۆی لێ کردبوو واتە ئەم حەدیسەی وەک پرۆژەی ژیانی خۆی لێ کردبوو هێندەی ئەڵڵا هەلی پێداوە هەنگاو بە هەنگاو بە دوای جێبەجێکردنی ئەم پرۆژەیەوە بووە کە منیش وتم جەنابی مامۆستا کە تەماشای کۆی وتارەکانت دەکەین لە خولگەی حەدیسەکەی جوبرەئیلدا دەسوڕێیتەوە. لە وەڵامدا فەرمووی مامۆستا جەمال دەیخۆ نەدەکرا بە شێوەیەکی تر بکەم. باوەڕی بەم بابەتە هێناوە خۆی تێدا قاڵ کردووەتەوە خۆی بۆ تەرخان کردووە دواتر خۆی وابەستەی ئامانجەکەی کردووە. ئیدی هەرچی ناڕەحەتی و هەوراز و نشێویەکیش هاتبێتە ژیانیەوە دیسان وابەستەی ئەو فەرمانەیە کە دەفەرمێت فەستەقیم کەما ئومرت. هەر بۆیە میلی کارەکانی هەردەم هەمان ئاراستەیان پیشان داوە. دوای ئەوەی ئەم شتانم پێشکەش کرد وتم جەنابی مامۆستا کتێبێکتان هەیە لە ڕوانگەی منەوە بە چەقی ئەو بابەتانەی دەزانم کە لە خولگەی خۆنوێکردنەوە و بە خۆداچوونەوەی مسلماناندا پێشکەشتان کردووە. ئەویش کتێبی کاتێک پەیکەری ڕۆحمان بنیاد دەنین. ئابرا شەرافەددین کۆجەمانی ڕەحمەتی دوای ئەوە کۆمەڵە وتارێکی مامۆستا لە گۆڤاری هیوای نوێدا بڵاو بوویەوە. ناوبراو ڕژنووسێکی لەو کتێبە ئامادە کردبوو. لەو کاتەدا لە ئاڵتونی زادەی ئیستەمبول بووین وتی جەنابی مامۆستا دەمەوێت ئەم کتێبە بڵاو بکەینەوە پێشنیاری چ ناوێکی بۆ دەکەن. مامۆستا کتێبەکەی کردەوە و تەماشایەکی کرد. لەو کاتەدا لە ئاڵتونی زادەی ئیستەمبول بووین و ئێستایش ئەو دیمەنەی ساڵۆنەکە دێتەوە بەرچاوم. وتی جوانترین ناونیشان کە گزارش لە بابەتەکانی ئەم کتێبە بکە سەروتاری کاتێک پەیکەری ڕۆحمان بنیاد دەنین لەبەر ئەوەی شایەتی ئەم ڕووداوە بووم ئەمە یارمەتی دەرم بوو لەوەی بەم شێوەیە لێکدانەوە بۆ بابەتەکانی مامۆستا بکەم. وتم جەنابی مامۆستا کتێبێکتان بە ناوی کاتێک پەیکەری ڕۆحمان بنیاد دەنێن هەیە پێم وایە ئەو کتێبەیشتان لە حەدیسەکەی جوبرەئیلەوە ئیلهامی وەرگرتووە. بەڕای من لە ڕوانگەی هەمان ناوەڕۆکەوە ئەو ناوەتان پێداوە. ئەویش زەردەخەنەیەکی کرد و فەرمووی بەڵێ مامۆستا جەمال ئەو حەدیسە بۆ ئێمە هەموو شتێکە هەر بۆیە بۆ کورتکردنەوەی تەواوی خەم و بانگەواز و ئامانجی مامۆستا لەژێر ناونیشانێکدا بە تەنیا ناوی کاتێک پەیکەری ڕۆحمان بنیاد دەنێن بەسە. ئەویش بریتیە لەو سیستەمە ناوازەیەی کە ڕۆحەکەی ئیمانە جەستەکەی ئیسلامە و لە کاتی بنیادنانیشیدا بە شعوری ئیحسانەوە بنیاتی دەنێت. وەک بینیمان جەنابی مامۆستا ئەم حەدیسەی جوبرەئیلی کردووە بە خولگە و ئامانجی هەمووشیانی تەواوی تەمەنیشی بە شێوەیەکی خۆڕاگرانە هەنگاو بە هەنگاو بێلادان بەرەو ئەو ئامانجە ڕۆشتووە. کاتێک تەماشای بامتێلیەکان و وتارەکانی ئاڵتونی زادە دەکەم مامۆستا بە شێوەیەکی زۆر پێداگرانە باسی سوحبەتی جانان دەکات. هەردە باسی بابەتەکانی ئیمان و چۆنیەتی بەهێزتر بوون و بەرەو پێشەوە چوونی ئیمان دەکات. هەردەم باسی ئەوە دەکات کە چۆن لە ئیمانی شکلی ڕووکەش ڕزگارمان ببێت بە شێوەیەکی زۆر قوڵ لەسەر ئیسلام بژین و نوێنەرایەتی بکەین. دەی تەواوی ئەمانە لە حەدیسەکەی جوبرەئیلەوە سەرچاوەیان گرتووە یان کە تەماشای وتارەکانی بامتێلی دەکەن
دەکەیت هەردەم ئەو قسەیە دووبارە دەکاتەوە کە دەبێت مرۆڤ لە ژیانی ئاژەڵی دەربچێت و دەست لە ژیانی جەستەی هەڵبگرێت و بەرەو پلەکانی دڵ و ڕۆح بەرز ببێتەوە. بەم شێوەیە بەردەوام پێداگری لەسەر بابەتەکانی ئیحسان دەکات. هەروەها کاتێک تەماشای وتارەکانی گۆڤاری چاغڵەیانیش دەکەین چاومان بە هەمان ئەو بابەتانە دەکەوێتەوە. بۆ نمونە لە وتاری ژیاندندا کە لە مانگی ئەیلولی 2019دا بڵاوکراوەتەوە کاتێک هەوەری باسەکەی ئەوەیە کە پێویستمان بە چ شتێک هەیە و پێویستمان بە چ شتێکی تر نییە دەفەرمێت پێویستمان بە ڕۆحگەلێکە کە نوێنەری ئیسلام و ڕۆحی ئیمان بن و لە پێناو ژیاندندا بژین. واتە کە لە وتارەکانی ساڵی 1975 هەتا ئێرە دەین خۆگەر بۆ پێش ئەو ڕێکۆتەش بگەڕێنەوە هەردیسان چاومان بە هەمان بابەت دەکەوێتەوە. بەڵام ئێمە لەو ساڵەوە دەستمان پێکرد لە کۆی وتارە نوێیەکانیشیدا چاومان بە هەمان بابەت گەل دەکەوێتەوە. دوای ئەوەی ئەم بابەتەم پێشکەش کرد مامۆستا سوعاد خوا هەردەم سەلامەتی بکات ئەو لە بەشی پشتەوەی ساڵۆنەکە دانیشت بوو یەکسەر هەستایەوە سەرپێ کە هەستایە سەرپێ جەنابی مامۆستای سەرنجی چوەسەری تەماشاکردنی پەیوەندی نێوان مامۆستا سوعاد و جەنابی مامۆستاش چێژێکی تایبەت بخۆی هەیە کاتێک نەزاکەتی هەردوو لایان بەدی دەکەیت یان ئەو ناسکی ڕێزە دەراسایی کە بەرامبەر یەکتر هەیانە هەرخودی بینینەکەی مرۆڤ مەز دەکات. یەکێکە لە نمونونەکانی نەرمونیانی و مرۆڤایەتی مامۆستا سوعاد یڵدرمی قەدرگران وتی جەنابی مامۆستا وەها دیارە ژیانی خۆتان بە گوێرەی حەدیسەکەی جوبرەئیل نەخشەڕێژ کردووە و بە سەبر خۆراگری و ئەو پەڕی تێکۆشانەوە بە دوای جێبەجێکردنی ئەم ئامانجەوە بوون. بەم بۆنەیەوە دەستخۆشیتان لێ دەکەم. دواتر ئاوری لە منی هەژاریشدایەوە وتی زۆر سپاسی مامۆستا جەمالیش دەکەم کە بوویە هۆی ئاشکرابوونی ئەم بابەتە. لێرەدا باسی ئەو گفتوگۆیەم بۆ کردن کە لە کۆڕی وانەوتنەوەی مامۆستا سەبارەت بە حەدیسەکەی جوبرەئیل شایەتی بووم گەر هەڵەیەکم کردبێت داوای لێبوردنتان لێ دەکەم.